بەڵێ زانکۆی نێودەوڵەتی قەیوان بە هاوبەشی لەگەڵدا مەزراوەی سەرۆک مامجەلال خولێکی ڕاهێنان دەکاتەوە بۆ ئەوەی کە بتوانن سەرکردێکی لاو پەرە پێ بدەن و یاخود سەرکردێکی لاو دروست بکەن. ئەم خولی ڕاهێنانە لە نوێی دووی ئەم ساڵ بەرداوام دەبێت تاوەکو سیانزەی دوو ئەم خولا بەرداوام دەبێت. بێگومان هەموو دەتوانن سوود لەم خولا وەربگرن. ئێمە بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری ئەحمەد محەممەدمان کردووە کە بەڕێوبەری میدیا و پەیوەندی ببورن ئەحمەد محمود بەڕێوبەری میدیا و پەیوەندی گەشتەکانی زانکۆی نێودەوڵەتی ئەمڕۆ لە ستودیۆ لامان میوانە. بەخێر زۆر سوپاس بانیتان باش دووجار خۆشم بۆ یەکەمیانەوەی کە دەمێکە نەمبینیویت دومەشانەوەی کە کەسێکی ئازیزی وەکو جەنابێت لە بەرنامەکان گەورەمانن بۆ منیش هەر بە هەمان شێوە دووجار خۆشە کە ئێوە بینم بەیەکەوە دەستان کردووە بەم کارە لێرە و پیرۆزبایتان لێ. کاک ئەحمەد با پرسیارەکەمان بە ئەوە بێت زانکۆی قەیوان زانکۆی نێودەوڵەتی قەیوان لەگەڵ دامەزراوەی سەرۆک مامجەلال ئەم خولیان کردووە خۆ دەستیان بەم خولە کردووە. گرنگی ئەم خولە لە چییە و بۆچی یعنی زانکۆی قەیوان و دەستگای دامەزراوەی سەرۆک مامجەلال هەستاون بەکردنەوەی ئەم خولە؟ سەرەتا سوپاس. بێگومان وەک وەزانی زانکۆ دامەزراوەیەکی ئەکادیمیە. دامەزراوەی ئەکادیمیش دایمەن هەوڵەیە کە ئەکادیمیانە گەنج بەرە و گەشە پێدان و پێشخستن بەرێ و ئێمە بەڕاستی بۆ ئەو هەوڵانە هەنێک جار پێویستمان بەوەیە کە ئەو شوێنە باشانەی کە لە وڵاتە ئیژەکەن هەم بەرەبەرایەتەکان هەم دامەزراوەکان هەم قونسوڵخانە و سەفارەتەکان هەموو ئەو شوێنانە وامان کردووە کە ئێمە یاداژنامەی تێگەیشتن لەگەڵ زۆربیانە واژۆ بکەین و خۆشببختانە دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی هیچێکە لەو دامەزراوانەی کە سمعایکی جوان و دامەزراوەکە کار بۆ بەرەو پێشبردن و گەشە پێدانی بواری ڕۆشنبیری و فکری لەناو گەنجانە ئەبا و هەروە ئەم چەمکەی قیادە یاخود لیدەرشیب کە کارێکی گرنگە و بێگومان ئێمە ئەو کارا باشانەمانەوە و چەندین کاریکەش لە ئایندەیە بەردەوامە بێ. بەڵام ئەم کارە گرنگەکەی لەوەیە ئێمە بۆ لە ئێستاە بۆ ئەوەیە کە هەنێک لایەن هەیە لە قیادەیە مەسەلەن لایەنی هوەری لایەنی تەکنیکی شێوازی بەرە ڕووبوونەوەی ڕیسک و کارەسات و شێوازی بەڕێوەبردننی چالاکیە گەورەکان کە ئەکرێ تۆ چۆن لە ناو تیمێکە قیادەکەی بۆ مەبەستەش ئێمە ڕاهێنەرێکی باشۆک و مامۆستا جوانمەرد عەبدوڕەحمانمان هێناوە لەگەڵ ئەوەی بە شێوازێکی زۆر زۆر ئەکادیمی و پراکتیکی و تیۆری کارەکانەکە ئەزمونێکی زۆر زۆر گەورەی هەیە و لە ئاسی ئینتەرناشناڵیشە کاری کردووە لەگەڵەوەی کە خۆی گەنجێکی تێگەیشت و ئەکتیڤە. بەڵێ ئەم خولە تایبەتە بەکێ یاخود مەرجی بەشداریکردن هەیە لەم خولەدا؟ بێگومان مەرجەکان ئەناونس کراوە بۆ ئەو کەسانی کە ئایانەوەی بەشدار بن. بێگومان ئەکرێت فێرخوازی زانکۆ بێ ئەکرێ دەرچووی زانکۆ بێ تەمەنەکەش تەمەنی گەنجانەیە تا 28 ساڵ ڕێگە پێدراوە لە سەرەتای دەستپێکردنی تەمەنی گەنجیەوە کە 18 ساڵە تا 28 ساڵ بۆی هەیە و لە ڕێگەی لینکێکەوە ڕیجستەرەکە و ئێمە 25 کارمەند 25 فێرخواز وەرەگرین ڕۆژانە لە نۆی بەیانی کە لە یەکشەمەی ئایندە دەست پێەکە تاوەکو پێنجشەممە لە نوێی مانگ بۆ سیانزەی مانگ لە نوێی بەیانی تا دوانزەی نیوەڕۆ ڕۆژی 3 ساعتە و کە کارەکەش تەواوەکە تەجروبەیەکی باش وەرەگرێ و ئەکسپیرەنسێکی باشی هەبێتەوەی کە بتوانێت بەڕێوەبەرایەتی بکات لە کارە. زۆر باشە. کاک ئەحمەد جگە لە ئابڵین زانکۆی قەیوان خوێندکارانی شوێنی دیکە دەتوانن بەشداری بکەن لەم خولەدا؟ بەڵێ ئێمە ئەم خولە بۆ خوێندکارە بۆ فێرخوازی زانکۆیە یاخود دەرچووی زانکۆیە کە لەو تەمەنەیە بێ لە هەر شوێنە بێ ئێمە ناوەکان بەو شێوەیە ئەو ناوانە یەتە لینکەکە و بە جۆرەی پێویستی ئەو ژمارە و بە جۆرەی بوونی مەرجەکان ناوەکان جاکرێتەوە و 25 کەسە پەیوەندیان پێوەکرێ و بەشدارە بن لە خولەکەیش. کاک ئەحمەد دامەزراوەی سەرۆک مامجەلال لەو ماوەی کە دەست بەکار بووە خۆ دروست بووە
چەندین کۆڕی سیمیناری گەوری پێشکەش کردووە و چەندین بەرهەمی چاپ کردووە لە بابەتی فکریەکان هەوڵتان ناوە ئەم کەسانی کە بەشدارە بن لە خولەکە لە فکر و لە تیۆری جەنابی مام جەلال سوود وەربگرن بۆی بتوانن وەکو دەرسێک یاخۆی وەکو منهەجێک بەم کەسانی بڵێنەوە کە بەشداری خولەکە ئەکەن وەکو بابەت و ناوەڕۆکی ناوخولەکە لای مامۆستا جوانمەردا مامۆستا جوانمەر بە شێوەیەکی پراکتیکی و جوان و زانستیانە و بە شێوەیەکی نوێگەری کارەکە بۆ لەسەر ئەو مەنهەجانەی کە ئیشەکان پێویستە و بۆ ئەمڕۆ دەست ئەیە بێگومان دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی هەوڵی ئەوە ئەیات کە ئەو سامپڵانەی کە هەیە لە کارەکانی پێشوشە کە بەڕێزیان کە چۆن لە کاتی گەنجێتی خۆیانە و لە ئەزمونونەکانی خۆیانە قیادەی ڕێکخراوە و قیادەی ئەوانیان کردو بێگومان ئەو سامپڵانش وەرگیراوە و کاری لەسەر کراوە هەم لە پرۆژەکانی پێشویان کاک ئەحمەد ئەم بەشداربووانە کە بەشداری لە خولەکەیاکەن ماوەی کە لە 9 مانگە و تاکو سیانزەی مانگ بەردەوامە بێ کە تەواو ئەبێ خولەکە ئەمانە هیچ شەهادەیەک هیچ ڕێزلێنانێک چیان بۆ ئەکە هیچ مراسیمێکیان بۆ ئەکرێت کە بۆیی ئەوانیش لە لای خۆیانەوە بەشدار بووە کە تەمەنێکی ئەوەشن کە تازایی تر دەست پێ ئەکە نەتوانن هەنگاو هەڵبێنن بۆی بچنە بواری سیاست بە یاخود هەر بوارێکی تر بێ کە قیادە بکەین چیتان بۆ کردن لە دوای دەرچوونیان لە خولەکە کۆتایی خولەکە بێگومان هەم دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی و هەم زانکۆی نێودەوڵەتی قەیوان دوو دامەزراوەیە بڵین دوو شوێنی ئەکادیمی و هەروەها ڕێگە پێدراوین ئێمە خۆشبەختانە بڕوانامەکانمان نێودەوڵەتیە و ئەو ڕێکخراوانش کە وەکو لەو ئاستەی ڕێکخراوی لە ئاستی دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانیان بێگومان مۆڵەت و ئاستی کارکردنیان لە ئاستی باڵایە بۆیە ئێمە هەر خولێک لەو خولا ناکرێتەوە بڕوانامەیەکی باوەڕ پێکرا و کە بۆ سیڤەکانیان زۆر باش ئەبێ و هاوکارە بێت لە کاتی بەرەو ئەوەی کە داوای ئیش لە هەر شوێنە هەر کۆمپانیای بکەن و لە مەراسیمێکی تایبەتیش و لە ئاستی گەورە و سەرۆکی زانکۆ و سەرۆکی دامەزراوەی بەڵێ دکتۆر سابیریش لە ئاستێکی گەورەیە ئێمە کارەکان ئەنجام بەڵێ کاک ئەحمەد بابینە سەر کار و چالاکیەکانی زانکۆی قەیوان ئەو کار و چالاکیانەی تر کە ئەنجامی دەدەن چێ یاخود هیچ پرۆژێکی ترتانێ بۆ داهات و خولی تر بکەنەوە لە بابەتی جۆرا و جۆری تر بێگومان من یەک پۆینتی بچووک ماوە لەسەر ئەوەی کە ئێمە لەگەڵ ئەم دامەزاوانەیە کە کارەکەین بێگومان خۆشبەختانە ئێمە لە دامەزاوی سەرۆک جەلال تاڵەبانی ئێمە ئەندامی بردین سەرۆکی زانکۆکەمان مالیزیە سەرۆکی زانکۆکەمان ئەندامی فەخری بردی ئەندامی بردی دامەزراوەکەیە بۆیە هەوڵمانیاوە لە زۆربەی ئەو شوێنانەی وەکو ئەم دامەزراوانە کارەکەن ئێمە یا ئەندامی فەخری بین یا پەیوەندیی زۆر باشمانە بێ ئەم پەیوەندێژ وای کردووە ئێمە هەوڵ بین کە کار و چالاکی زۆر لە ئاستە جیاجیەکانە ئەنجام بگەێنین بۆ نمونە ئێمە ئێستا پلانێکی تۆکمەمان هەیە بۆی زنجیرە پانێڵ و کۆڕ و سیمینار ساز بکەین لە ئاستی گەورەیەوەکو پێشووتر لەگەڵ ڕێکخراوی نێردە بۆ گەشە پێدان پەیوەندیتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی بڵێ بێگومان لەگەڵ بەبێت جیاوازی لە ئەموو ئەو ڕێکخراوانەی کە فەرمانگە ناحکومیەکان مۆڵەتی یاونە تێ چکە ئەگەر مۆڵەتیان نەبێ ئێمە شوێنێکی ڕسمین و ناتوانین لەگەڵ ڕێکخراوێکا کە مۆڵەتی نەبێ هاوکار بین و پانەڵێکمان کرد لەسەر ڕەوشی کورد لە دوایەم گۆڕانکاریانی سووریا کە موسەنامین و بەڕێزاری هەرسین و کۆمەڵێک کەسی زۆر سیاسی دیار بەشداریان تیا کرد کۆمەڵێک سیمینار و پانێڵمانەیە لە بواری هونەری لەگەڵ کۆمەڵێک گەنجی ئەو بوارەیە و ئێمە کۆمەڵێک یانەمان هەیە ئەم یانانە هەمووی فێرخوازە گەنجەکان خۆیان سەرۆکی یانەکانن یانەی هونەری تایە یانەی وەرزشی تایە یانەی لێکۆڵینەوەی تایە بەو هۆکارەوامان کردووە کە کۆمەڵێک پلان کە لە ئایندەی نزیکە ئایان بینن مەسەرەن لەسەر هونەر لە ڕەسەنایەتی هونەر لە مێژووە و لە ئێستا جیاوازەکانی بە خەڵکی گەورە لەسەر ئاستی وەرزش
سیمینار و پانێڵمانە بێت جگە لە کۆمەڵک چالاکی تر ئیشەڵا کاگەحمەد تۆ خۆت لەوێ بیت دڵنیام کابێ کار و چالاکی هوەری زۆر بکرێت لەبرەی هەم هەوادارێکی هوەر و هەم هوەردۆستێکی باشی ئەم شارەیت و بجێ دەستیش دیارە بەڕاستی لە بواری هوەری زۆر سپاس وڵات بێگومان ئەوش کاریگەریە بێت چکە ئەبێ هەیە چاڕۆی لێ چاڕی زیاترە لێ ئیشەڵا وڵی کارێکی گەورەم ئامەدەستوێت لەسەر هوەری مۆسیقا لەگەڵ کەسانی زۆر تۆپی ئەو بوارەیە کە ئەو جیاوازیانە هەڵسەنجە بۆچی ئێستا بەم شێوازێ و چۆنە ئاستەکان و لەگەڵ بوارەکانی تریشکە کە زۆر کاری گەورەیە و کاری خێرخوازیشمانە بێ بەڕاستی ئێستا سەر ئەوانش زۆر باش ویسم پرسیارێکی تری ئەوە بکەم دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی کە لە شاری سلێمانی وە زانکۆی قەیوانش لە زانکۆی نێودەوڵەتی قەیوانشە لە شاری سلێمانی بنکەی سەرەکیان ئەم خولەش ئێستا لە سلێمانیە بەتەمان ئەگەر ئەم خولە بیبەنە شارەکانی تری هەرێمی کوردستان بنمونە لە هەولێر بێ لە دوهۆک بێ لە کەرکوو بێ بۆی بتوانن ئەو گەنجانی کە لێوێشن ڕەنگە تۆزە قورس بێ بۆ ئەوان بێنە ئێرە ئێوە بچنە ئەم خولانە لێوێ بکەنەوە بێگومانەوە شتێکی زۆر ئاسانە و لەو کارانەمان زۆر کردووە و بەردەوامیژە بین وەکو پێم وتی ئێمە هەم لەگەڵ قونسوڵخانەکانە لە پەیوەندیین هەم لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوانەی فەرمانگە حکوومەکان ئەوانەی لە هەرێمی کوردستان مۆڵەتیان هەیە ئەوانەی لە عێراق مۆڵەتیان هەیە هەوڵ ئەین و هەوڵیشمان داوە کە کارەکان بۆ شوازە بەرینە هەموو ئەو جێگایانە کە سوود بەخش بێ هەم کاری خێرخوازی بێ بۆ ئاوارە و بۆ نازەحین هەم کاری دیڤلۆپمنت و گەشەپێدان بێ لە ئاستا ئەکادیمیەکانە ینی بەتەمای ئەو شتش هەر پێشتریش کردومانە و بەسم لەم ئەم خولە بەتایبێت بەڵێ وەڵی نەک هەرم خولە کۆمەڵک شتی تریشە لەگەڵیا بەتەمای دانی پیانانی سپرایز بێ کۆسەر نا مەسەلە سەپرایز نییە وە کارێکی زۆر سادە و ئاسانە کە ئێمە دەکەین بۆ کۆمەلگایە بەتایکی دەم خولەش لە پلانایە بۆی کاگە ئەحمەد باشترین دیاری دەکرێت لەم خولانەیە بووی ئامادە بکرێت بۆ دوا ڕۆژ نەک تەنها لەم بواری کە با بڵین ئامانجتانەوەی کە سەرکردێکی لاو پەروەردە بکەن وەک کۆسار ئاماژی پێ کە بەڕێستان کەسێکی هوەرین ئەو کەسانی کە لە ناو زانکۆکەدان بۆن منە لایەنێکی ڕەنگە هوەریان تا بێ میوزیکزان بێ یاخود وێنەکەش بێ کۆمەڵێشت هیچ هەوڵتان داوە پەرە بە بەهرەکانیان بدەن بێگومان ئەمە بابەتێکی سەرەکیە کە من خۆمیستم ئاماژەی پێبم ئێمە لە ڕێی زانکۆوە بە تایبەتیش لەم ماوە کەمەی کە من ئێستا دەست بەکارم بۆ ئیشەکان هەوڵمانیاوە کە بە شازێکی زۆر باش کارەکان بکەین وەکو ئاماژەم بەیانەکان یا ئەو یانانە لاوان خۆیان ئەیبن بەڕێوە پرۆپۆزۆڵ ئەێنن لە ئاستی باشە ئیشی تیاکەن و من خۆم بۆ خۆم ئێستا لە پەیوەندیام لەگەڵ بەڕێوەبەرایەتە گرنگەکانە بەڕێوەبەرایەتی وەرزش ئەم هەفتەیە لەگەڵیانە پلانی چەند پاڵەوانێتیکی شەترەنج و تێن سوانە بۆ زانکۆکان ڕائگەێنین لەگەڵ مۆزەخانەی ئەمنە سوورەکە و بەڕێز کاکا کۆغەریب لە تەنسیقی گەورەیان کە پرۆژەی گەورەی شێوەکاری و پرۆژەی گەورەی هوەری ئەنجام بدەین لەگەڵ لایەنە زانستیەکانی ترا لەگەڵ کۆمەڵێک دەستگای ترا لە ئامادەکاریان و خۆشببختانە ئێمە لەوە چه کارێکی هاوبەش بەم نزیکانە لەگەڵ کەناڵی کورساتە تا ئێستا لەوەی پرۆسی ڕێکەوتنین کە بۆ خێرخوازی ئەنجام بدەین تا ئێستا لە قسەکردنین لەسەر چۆنەتی کارەکە جگە لەوەش من بۆ خۆم لەوێ لە ناو زانکۆی هەوڵمیەوە فێرخوازەکان وا لێ بکەین بەلای ئاستی هوەریا بڕۆن خۆشببختانە دوێنە تیمێکی مەرحەلەیەک گروپێکیان دروست کردبوو درامایەکیان نووسی بوو تەسویرمان کرد ینی جموجۆڵێکی چالاکی هوەری و چالاکی زانستیش بەڕێوەیە کە ئەوان بۆ خۆیان پلان و بەرنمەکانیان لە ڕێی کڵەپەکانەوە نێرن بۆ ئێمە و ئێمەش بە هەوڵی خۆمان هەوڵین کە کارەکانیان بەرەو پێشبەری لەشتان ساخ بێ بینەوە سەر بابەتی خولەکە کاک ئەحمەد خولەکە لە ناو دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانیە بەڕێواچ یاخۆ لە ناو زانکۆی نێودەوڵەتی قەیوانە بێگومانەوە بە حکمی ئەوەی زانکۆی و شوێنەکەمان لەبارە بۆ هەموو جۆرە خولێک بێگومان ئەو خولانە لە لای خۆمان شوێن و ئاسانکاری بۆ پێویستی ئەو ئەگەر پێویستیان بە هەنێک شت بێ بۆ پراکتیک
کۆمپیوتەر و هەر شتێکی تر بۆیە خۆشببختانە ئێمە ئەوەرکەمان لەوان لە کۆڵ ئەوان کردوێتەوە لای خۆمان کارەکانیان بۆ ئەنجامەین و بەڕاستی ئەمە شوێن و ئەو کەمپەسەی کە هەمانە زۆر لەبارە بۆ ئەو کارانە و ئامادەشین بۆ هاوکاری و هاوبەشی کار لەگەڵ هەموو شوێنانی کە لە هەوڵی پێشخستنی کۆمەلگایان. بەڵێ کاگە ئەحمەد باشترین کەس لەو خولەدا کە دەتوانێت بەڕاستی بە ڕێژێکی زۆر باشتر بێ لەوانی دیکە هیچ خەڵاتێک دەکرێت خود ئامادە دەکرێت بۆ دوا ڕۆژ؟ جوابی ئەوەتم نایەوە ئێمە ڕاستیەکەی وەکو باشترین نییە ئەمە خولێکی فێربوونە خولێکی پەرەپێدانە دیڤلۆپمنتە منهجێک ئەیرێ پێیان ئەو منهجە سوودبەخشە بێ بۆ ئەوە واتە هیچ ئیمتیحان و ئێگزام و شتێک ناکەن لەو بارەیەوە جوز و ئیمتیحان هەیە بەڵام بۆ گرید و لیڤڵ نییە بەڵکو کۆرسێکە پلانی بۆ دانراوە بە ستەدی کراوە دیراسە کراوە لەو ماوەیە ئەم کۆرسە وەرەگرن ئیتر ئەکەوێتەوە سەر خۆی کە بەردەوام بێ ریسێرچ بکە لەسەر ئەو تۆپیکانە بۆی خۆی پەرە پێ بدا یعنی توڵسێکە تۆ وەریەگری بۆ زیادکردنی زانیاری و بڵێن کراوەی تۆ بۆ ئەو تۆپیکانەی کە هەیە لەو بابەتە بۆی بە دوای شتی زیاترا بگەڕێت و خۆت پەرە پێ بدەیت. زۆر باشە دەست خۆش. کاک ئەحمەد مەحموود بەڕێوەبەری میدیا و پەیوەندی گشتەکان لە زانکۆی نێودەوڵەتی قەیوانکان بەیانێ لەگەڵماناوی زۆر سوپاس. سپاس بۆ ئاماژەمان پێ نەکرد زۆر سپاس و سەرکەوتوو بن. زۆر سپاس.